بەناوی خوای گەورە ساڵتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وادەی دەنگدان لەسەر پرۆژە یاسایی بودجەی 2020 عێراق نزیک بۆتەوە بەڵام تاوەکو ئێستا پشکی هەرێم یەکلا نەکراوەتەوە بە پێی زانیاریەکانی شەریکە لە کۆماری ئیسلامی ئێران و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و هەروای وێنش لەسەرخەتن بەوەی کە فشار بکەن دەسەڵاتدارانی هەرێم و بەغداد بگەن بە ڕێکەوتن. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ هەرێک لە بەڕێزان ڕێزان شێخ دلێر ئەندامی پەرلەمانی عێراق بە ستوری سەرکی، هەروەها لە بەریتانیاشەوە یادگار سدیق ماستەر لە بەڕێوەبردنەوە و غاز سەرەوە دەکەین ئایا فشار نێودەوڵەتیەکان دەتوانن وا بکەن کە هەرێم و بەغداد بگەن بەڕێکەوتن و ئایا لە ئێستادا هەرێم چەند بژاردەیە یاخود تەنها یەک بژاردەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغداد و لەسەر ئاستی ناوخۆش چۆن دەتوان ڕێککەرتی نەوت و غازی هەرێمی کوردستان گۆڕانکاری ترا بکرێت و ئایا ئەو زانیاران ڕاستن کە باس لەوە دەکەن بۆی بەرزبوونەوەی نرخی نەوت هەرێم زۆرێک لە ساردبوونەوەی پێوە دیارە بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغداد؟ هەرێم چەند وڵاتێکی هەرێمایەتی و نێودەوڵەتی هاتوونەتە سەرخەت لە دوا ڕۆژەکانی نزیکبوونەوەی دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجەی عێراق هەرێک لە کۆماری ئیسلامی ئێران و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و نەتەوە یەکگرتووەکان هاتوونەتە سەرخەت و فشار بۆ ڕێکەوتنی هەرێم و بەغدا دەکەن. بە گوێرەی زانیاریەکان ئەو سێلایەنە هانی دەسەڵاتدارانی عێراق و هەرێمی کوردستانیان داوە بۆ یەکلاکردنەوەی پشکی هەرێم لە پرۆژە یاسای بودجەدا، بەڵام تاوەکو ئێستا دەقی تایبەت بە پشکی هەرێم لە ناو لیژنەی دارایی پەرلەمانی عێراق جێی مشت و مڕە و یەکلا نەکراوەتەوە. هەر بە گوێرەی زانیاریەکان لایەنە شیعەکان یەکدەنگن لەسەرەوەی بەبێ نەوت هیچ بڕەپارەیەک بۆ هەرێم جێگیر ناکەن، بەڵام لەسەر تەسلیمکردنی بڕی نەوتەکە خۆیان یەکلا نەکردوێتەوە. لەو چوارچێوەیەدا هەندێک لە لایەنە شیعەکان داوای کۆی مەلەفی نەوت و هەندێکیشیان ڕازین بە تەسلیمکردنی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە. پێشبینیش دەکرێت لایەنەکان لەسەر ڕادەستکردنی 250,000 بەرمیل نەوت ڕازی بن، چونکە بە پێی ئەو گرێبەستەی هەرێم لەگەڵ کۆمپانیاکانی نەوت کردوێتی لە کۆی نزیکەی 450,000 بەرمیل کە هەرێم هەناردەی دەکات 194,000 بەرمیل نەوتی کۆمپانیاکانە. هاوکات بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت بۆ $6 هەندێک لە پەرلەمانتاران باز لە ساردبوونەوەی هەرێم بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا دەکەن. نەوتی هەرێمی کوردستان ئێستا بووەتە چەقی گفتوگۆکان لە ناو پرۆژە یاسای بودجەی عێراق و کێشەی بۆ پشکی هەرێم دروست کردووە. لە سەرئاستی هەرێمی کوردستانیش نەوت بووەتە خێر و بەرەکەت بۆ دەسەڵاتداران و نەفرەت بۆ هاوڵاتیان. لەو کاتەوەی هەرێم نەوت بە سربەخۆ دەفرۆشێت، داهێنانی پاشەکەوت و لێبڕین و دواخستنی موچە و وەستانی بازار هاتە کایەوە. بە پێی راپۆرتی دیلۆیت حکومەتی هەرێم لە 9 مانگی ساڵی ڕابردوو $965 میلیۆن بۆ ماوەتەوە کە دەکاتە $7.80 بۆ هەر بەرمیلێک، لە کاتێکدا تێکڕای لەو ساڵەدا $38.70 بووە. ئەم حیزبە سیاسیانە کە ئەندامانی پەرلەمان لەگەڵ ئێمەیان لە ناو پەرلەمانە زۆربەی زۆریان نەزانین کە ئێستا بە تایبەتی لەبەرەوەی کێشەی پێشتریان هەبووە لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە ئەم دوو حکومەتە ئەتوانم بڵێم لە دوای 2014 کێشانە دروست بووە و لە ئێستاە گەشتونەتە حاڵەتێک کە ئێمە زانین لە ناو هەرێمی کوردستانە خۆمان کێشەی بێموچەیمان هەیە. ئەم ئابووری هەرێمی کوردستان زۆر خراپە، ئەمە تەئسیری کردوتەوە ئەم دەنگانە لای ئەوانە لە کاتێکەوانە زانن کە حکومەتی هەرێمی کوردستان بە ڕۆژانە چەندێک نەوتە فرۆشێەوە ئەزای فرۆشتنی نەوت ئێستا بابەتێک نییە تۆ بڵێ بەسڕیە فرۆشێ لەبەروی بە ڕۆژانە ئەو بڕی نەوتێکە لە هەرێمی کوردستانەوە بە هەر بۆریە کاچێتە دەڕەوە دیاریەکرێت بە تایبەتی ڕپۆرتەکانی دیولێت کازانین بە مانگانەوانە هەموو دیارریەکە. ئەمە وای کردوکەوانەڵێن ئێمە بۆچی لە شارەکانی ئێمە ئەو شارانی کە بە تایبەتی نەوتی هەیە وەکو بەسڕە هەموو واریداتی نەوت یاخود نەوت ئەبێ لە ڕێگەی
ڕێگەی حکوومەتی فیدراڵەوە بێ هەمووی ئەگەڕێتەوە بۆ ناو خەزێنەی دەوڵەت ئەبێ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بێ ئەمە وای کردووە کە کاتێک باس لەوە ئەکرێکە ڕێکەوتن بکەن ئەوان سێقیان بەم ڕێکەوتنانە نەماوە ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان چەند جار وەفدی هات لەگەڵ حیزبە سیاسیەکانە دانیشتنی کرد دوای لەگەڵ حکوومەتان ڕێکەوتنی کردو ئەو ڕێکەوتە ئەو دوو بڕگەی مادەی دە و یانزە کە لە ناو موازنەیە ئێستا هەیە ناو بوجەیە هەیە ئەوە ڕێکەوتنی هەردوو حکوومەتە هاتۆتە ناو بوجەوە بەڵام ئێمە ئەبینین بە تایبەتی کە ئەندامانمان لە لیژنەی مالیەن ئەزانین کە ئەڵێن بە هیچ شێوەیەک ئەوان ڕازینین بەم دوو بڕگەیە ئەڵێ نەزانین کە ئەمە ڕێژێکی زۆر کەمە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر زیاتر لەوە نەوتە فرۆشێ ئەبێ ئەو نەوتەیە لە ڕێگەی سۆمەوە بفرۆشرێت یاخود یعنی ئەمە یەکێک لە خیارەکانی ئەوانە ئەڵێن کە ئەبێ لە ڕێگەی هەر نەوتێک لە هەرێمی کوردستانە فرۆشێ بێ لە ڕێگەی سۆمەوە بفرۆشرێت و وارداتەکەی بگەڕێتەوە بۆ حکوومەتی فیدراڵ باشە بەس وەکو هەرێم عێراق باز لەوەکەی چەند بژاردەیەکیە بۆ نەوتەکەی بۆی نەوتی هەرێم بۆی کێشەی موچێک لا بکە هەرێم چەند بژاردەی هەیە بژاردی هەرێم کە ئێستا وەکو حکوومەت ئەوەندەی ئێمە بزانین بژاردەکانی ئەوان زۆرە یەکێکیان بابەتیەوەیە کاڵێنە بێت 450,000 بەرمیل نەوت بە ڕۆژانە تەسلیم بکرێت کیانەڵێن ئەبێ هەموو نەوت بە حەقلەکانی شەوە تەسلیمی حکوومەتی فیدراڵ بکرێت ینی ئەمە بەتەکانی ینی داواکاریەکانی وانان جار ئێمە ئەگەر بزانین داواکاریەکانی وانیش قورسە لە حقیقەتا بۆ شوێ ناتوانن ئەوان داوای هەموو حەقلەکان بکەن یاخود خۆیان بێن سەیدرە بکەن بەسەر حەقلەکانە ئەتوانن بڵێن ئێمە داوای یاخود قیمەتی هەموو ئەو نەوتێک کە لە هەرێمی کوردستانە ئەفرۆشرێ ئەو قیمەتە بدرێتەوە بە سۆمە کەواتە ئەمانە هەمووی بۆ هەرێمی کوردستان قورسە هەرێمی کوردستان هەتا ئێستا مسڕە لەسەر ئەو دوو مادەیەواتە بە ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت یاخود خۆی لە ڕێگەی سۆمەوە بڕە یاخود قیمەتەکەی بدرێت ئەمە یعنی خیاری هەرێمی کوردستانە و هەر ئەوشە دانراوە لە ناو موازنێ و بابەتێکی تریشەوەی کاڵێ لە 150 خاڵە سنوورەکە هەموو ئەو داهاتە فیدراڵیانی کە لە ناو هەرێمی کوردستانە بگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت ئەمە هەرێمی کوردستان لەمە زیاتری پێ نییە چونکە لەبەرەوەی خۆی ئەڵێ وەزای هەرێمی کوردستان زۆر بارودۆخێکی ئابووری خراپی هەبووە لەبەرەوەی کە زانیومانە بەهۆی ئەوەی کە لە ساڵانی پێشووتریشە لە کاتی 2014 ئەمە قسەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەڵێ ئێمە لە 170مان بە تەواوەتی وەرنەگرتەوە ڕەنگە ئەمانەش ڕاست بێ بەڵام وەکو پێویست حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی خۆشیایی توانی بڕات لە دادگای ئەتوانە بڵم لە دادگای فیدراڵی سکاڵای بکردایە لەسەرەوەی کە ئەو لە کاتێ لە 170 مافی هەرێمی کوردستان بوو کەوەری نەگرتووە یعنی زۆر بابەتی تریش کە ئەوان باس دەکەن لە هیچ کاتێکا ئێمە وەکو پێویست ئەو بوجەیە بۆ هەرێمی کوردستان نەهاتۆ هەر ئەوەش بۆ وای لێکردوون کە ئێمە جارێکی تر بیرکەینەوە کە ئابوورێکی سەربەخۆمان هەبێ بەڵام بەداخەوە ئەزانین کە لە ئابووری سەربەخۆی حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی سەرکەوتوو بێ بەڵێ بەس وەکەوەی کە ئێستا باز لەوە دەکەی کە بەهۆی بڵین مەترسی لەسەر قەواری هەرێم هەیە مەترسی لەسەر کێڵگە نەوتیەکان هەیە مەترسی لەسەر خاڵە سنووریەکان هەیە ئەمە ڕاستەوەی کە باز دەکرێت لەلایەن عێراقەوە خواستەیە بۆ کۆنتڕۆلکردنی خاڵی سنووری نەوت قەوارەی هەرێم بە تەواوەتی ئەمانە خۆی هەمووی تەنها من ئەگەر بڵام تەنها قسەکردنە لە کاتی ئێستا چونکە هەرێمی کوردستان ئێمە ئازانین بەپێی دەستوری عێراقی دەوڵەتی عێراق دەوڵەتێکی فیدراڵیە تاقە هەرێمێکیش هەیە ئەم هەرێمێکی سەربەخۆیە یعنی دیاری کراوە بەپێی دەستور کە ئەمان ڕاستە ئێمە حتا باس لە نەوتەکەین داهاتی نەوتە بێ بگەڕێتەوە بۆ داهاتەکان بگەڕێتەوە بۆ حکوومەتی فیدراڵ باسی لێوە نەکردو کە لە هەستشانە خاڵە سنووریەکان ئێمە ئازانین کە باسی پاراستنی خاڵە سنووریەکانەکەن هەموو ئەوانەی کە لە ناو خاڵە سنووریەکانان سەر بە حکوومەتی فیدراڵن ڕاستە کوردن لەوێ تاعین کراوەندانڕە بەڵام سەر بە حکوومەتی فیدراڵن ئەگەر بینە حقیقەتێک یعنی ئەمانە ئەم جێگایانەی کە مەسەن مەتارە کوێ ئەمانە هەمویان خۆیان باشەرەتەن ئەگەڕێنەوە بە حکوومەتی فیدراڵ یعنی حتا تەنانەت ئەو جێگانە ئەگەر ئێمە باسکەین وەکو پاسپۆرت تا کوێ هەموو ئەمانە کە فیدراڵین حکوومەتی فیدراڵ ئاگادارە تەنانەت مەسەن ئەم جێگایانە ئەبێ موچەشیان لایەن حکوومەتی فیدراڵەوە ئەدرێ کەواتە ئەگەر کاتێک ئەو سیقەی بەوە نەبێت کە کەسێکی لەلایەن فیدراڵیەوە دامەزراندووە بێت خۆی جارێکی تربیهێنێ ئەمە ئەکەوێتە سەرەوەی ئایا ئەتوانێت ئەمام لەگەڵ بەسڕەیە بکە لەگەڵ خاڵە سنووریەکان کەی توانی حکوومەتی فیدراڵیان ئەبێ واقعی بین لەگەڵ ئەو جێگایانی خۆی مەسەن ئەو جێگایانی کە خاڵی سنووری لێ ئەزانین کە چەندێ فەساد هەیە لێش ئەتوانی ئەمانە بکە هەر کاتی ئەوەی کرد ڕەنگە بتوانێت بڵێم لێرەش بێم سەیتر بەڵام ئەمە مانای ئەوە نییە زەرێکی یعنی بێت
خاڵە سنوورەکانمان لێداگیرکات یاخود بێت کەڵگەنەوتەکانمان لێداگیرکە چونکە بەپێی دەستور حەقی هەرێمی کوردستان خۆیەتی و خۆشی ئیدارەیە بەڵام وەکوتم داهاتەکانی بگەڕێتەوە بۆ ئەوێ ترەوە گەر لە حاڵەتێکە ئەوە بێ ئەوە زۆر قورسە بێ بۆ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەبێ خۆی بزانێ بەتایبەتی حیزب سیاسیانەی هەرێمی کوردستان بزانن چۆن ئیدامەی ئەم هەرێمێ بن چونکە ئەگەر ئێمە ئێستا وەزعی باریکدار ئابووریمان ئەوەندە خراپ نەبووایە یعنی بمانتوانەیە موچە خۆرانی خۆمانمان باە ئەوەندە فەساد نەبووایە لەناو ئەم هەرێمە ڕەنگە نەگەشتی نایەتە بە ئەم مەرحەلەیە ئەم هەموو دانوستانە بکەی بەوەی کە هەتاکو ئەو زانیوانە لە ماوەی 1 ساڵی 2020 تەنها توانوێتی سێ کە پێشتر لە 2019 ئەو بڕێی کە دانراوە بێجگە لە 250,000 بەرمیل نەوت بە ڕۆژانە و نیوەی داهاتی خاڵە سنوورەکان ئەمانەی هەموو بڕیوە لە ناوازە تەنها ئەوەی ماوە کە پێیان وتووە بەشە بودجێی یاخو موچە خۆرانی هەرێمی کوردستان لە سەرەتایە چەند مانگێک 480,000 ناردۆ بۆ هەرێمی کوردستان دواتر لە هەموو 2020 چوارمان کەمتریش ناردێتی دواتر ئێمە زانیمان لە کاتی ئەوەی کە یاسای قەرز دەنگیان لەسەردا یاسای قەرز کە ئەوایە حتا لە مانگی 11 ئەوایە ئەو مانگی دەش و نۆشی بناردایە بۆ هەرێمی کوردستان یعنی ئەمانە هەموو کێشەی گەورن لە بینیان ینی ڕاستە ئێمە زانین هەرێمی کوردستان بەڕاستی نەیتوانیوە ئیدارەیەکی باشی حکوومەتی هەرێم هەروەکو خۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئیدارەیەکی باشی هەرێمی کوردستان بکە هەر نەشی توانیوە ئیدارەیەکی باش واتە ڕێکەوتنێکی باشی ڕسمی هەبێ لەگەڵ حکوومەتی فیدراڵە بە کۆی ئەم هەموو ساڵانەی کە پێکەوە ئەم دو حکوومەتە هەبوون نەیانتوانیوە ئیدارەیەکی باش بکەن خەلل لە ئێمەش هەیە بەڵام ئەوانیش وە نەبێ ئەوان دەبێ خەلل بن یعنی بە تایبەتی یعنی بڵێن وڵا بە هەموو خەلەلەکە لە لای ئەمانە ئەمانژە ڕەنگە بۆیە ئەوەندە هەستا بێتن هەڵپەی هەموو ئەم جێگایانە کرد بێ ڕەنگە ئیهمالکردنی حکوومەتی فیدراڵ بۆ بۆیە ئەمانیش بەم ئەم دەسەڵاتە ڕەهایە ناوە بە خۆیان وەکو قوارەی هەرێم مەترسی هەیە لە عێراق و کێستاوان دەڵێن بەرپرسانە لە نڵان مەترسی هەیە من لەو بڕوانیم هیچ مەترسیەکی لەسەر بێ بۆچی قوارەی هەرێم بۆچی مەترسی لەسەراتەوە لەناو ئێمە خۆ کاتێک کە ئەتوانم بڵێم ڕفراندۆم کرا تۆ مەترسی و لەسەر نەبوو ئێستا بۆ مەترسی و لەسەر ینی هیچ بابەتێک نییە کە تۆ بڵێ مەترسی و لەسەر تەنها مەقسەکردن ڕەنگە بەداخۆڵم دێک لەو حیزبە سیاسیانەی کە ئێستا حکوومەت بەڕێوە بن بەم شێوەیە قسە بکەن بۆەوەی جارێکی تر عاتیفەی خەڵک ڕابکێشن بەڵام خەڵک برسیەتی یعنی ئەوەندە کە خەڵک برسی بوو ئیتر بە هیچ شتێکی تری بەڵاوە مهم نییە مهمەوەی مناڵەکەی نەمرێ لە برسا مهم خۆی نەمرێ لە برسا هەنی ئەمانە قورسن چونکە ئێستا هەرێمی کوردستان گەشتۆتە مەرحەلەیەکی زۆر سەخت و خراپ کە تۆ ئێمە زۆربەی ئەزانین پشتە بەسراوە بە کشت و کاڵ هیچ جۆرە ئەتوان بڵێم سناعەتێکمان نییە هیچ جۆرە مەعاملێکمان نییە هەتا خەڵک پشتی پێبەست بێ ئێستا وڵاتی ئێران بەو هەموو حەسارەی کە لەسەرێتی لەبەروی لەناو خۆیان خۆی ئینتاجی ناو خۆی هەیە ئەوەندە تەسیری نەکردۆتە سەری بە هەموو ئەو وەزع خراپەوە تەنانەت تورکیا کە باسەکەن چەندێ وەزعی خراپە بەڵام لەبەرەوەی ئینتاج بەڵام ئێمە چیمان هەیە هەنی لەم هەرێمی کوردستانە لە واز لە نەوتەکە بێرە نەوت ئەوە وارداتێکی ئەساسێ بۆی موچە خۆرانی پێبا خۆی تر بۆچی ئیشی پێکردو لە بەو نەوتە خۆم نەوتەی نەهێناوە ڕاستە ئیسیسمار کراوە بەڵام کوا ئیسیسمارەکان ئەوەندەی ئێستا ئەوانەی کە ئیشیان کردووە و کە پیانەوترێ مقاولەکان زەرمەند بوون لە ئیشکردن لە ناوم هەرێمی کوردستانە تەسەوری ناکەی یعنی کەسێک نییە زەرمەند نەبوو بێ کە لە ناو ئەم هەرێمی کوردستانە ئیشی کردبێ ئەمانە هەموو خەلەل بوون لەلایەن حکوومەتەوە لەبەرەوە وەزعەکە خۆی خراپە ینی هەرێمی کوردستان ئەگەر بڵێ سەبەبەکە ئەوەیە کە ئەوانیان ئێمە ئەم قوارەیەمان لە دەستە چێ بە کێ لە دەستمانە چێ من تەنها جاری کەوتومە حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ دەوڵەتی تورکیا هەیە لەگەڵ دەوڵەتی ئێرانە هەیە ئەمانە بە یعنی بە چۆن ئەڵەی کەسانێکدان ئەو دوو دەوڵەتە زۆر هەردووکیان پاڵپشتی هەرێمی کوردستانەکەن یعنی ئەمە واقعەکە ئەمازانین زۆربەی ئەو بۆریە نەوتانە لە ڕێگەی تورکیا وڕوا تورکیا عەقدەکانی شەریکاتەکان لەگەڵ ئەوانە ئیتر نازانم مەترسێکە لە گەندڵی ناوخۆی مەترسی دروست کردووە سەر قوارەی هەرێم پێ دوای ئەوە زیاتر مەترسێکەیە نەعەدالەتی گەندڵی هەموو ئەمانەت وەکو وتم ئەگەر ئێمە بەهاتینایە ئەو نەوتەی کە نەوتی هەرێمی کوردستان بوو سوودمان لێ ببینایە نەهاتینایە بەم جۆرە لەگەڵ ئەم شەریکاتانە عەقدیان بکردایە و ئەم هەموو مەصرەفی شەریکاتەکان بن ئەوە تا ڕەنگە هەموو ئاگادارین کە ئازانین باس دەکرێت کە لە بڕی نەوت ئەگەر لە 100 کە نەوت ئەفرۆشرێ لە 130 بۆ
موچە خۆران و هەموو وارداتەکە هەرێمی کوردستان ئیشی لەسەرکا لە سەتاسیە لە سەتا هەفتای ئەڕوات بۆ شەریکات بۆ بۆریەنەوتەکان بۆ ئیتر نازانم یعنی حکوومەتی هەرێمی کوردستان لەمەیان چه سوودێک ئەبینێ ئاکێ سوودی لێ ئەبینێ حزبی سیاسی لەگەڵ ئەو شەریکاتانەیە پەیوەندی باشی هەیە ئەمانە بابەتێکی ترن ڕەنگە من نتوانم هیچ قسە لەسەرەوە بکەم چونکە وەکو دۆکۆمنت من دۆکۆمنت پێنیە بەڵام ئەوەندەی وەکو واقعی کە ئەیبینین ئەمە زەرێکی زۆری یاوە لە هەرێمی کوردستان و لە سوودی خەڵکی دانیشتوانی ئەم هەرێمە نەبووە ئەمە وای کردوانی خۆمان بەداخەڵم خۆمان لە هەرێمی کوردستانە قوارەی هەرێمی کوردستانمان بچوو کردوەوە خۆمان هاوڵاتیانمان برسیە و مزاهرە ئەکەن و وەزعیان خراپە نەمانتوانیوە خزمەتیان بکەین یعنی خۆمان لەناو خۆمانەیە ئینە ئەوەندەی لەناو خۆیان تۆ کێشت هەیە لە دەرەوە کێشت نییە باش بەس وەکو ئەوەی کە هەرێم ئێستا کە یەک بژاردەیە وتت تەناوەیە کە 250,000 بەرمیلەکەت وەکو نەوت تەسلیم کە یاخود ئێستا تەنها داهاتەکە ئەو ئەڵە تەنها یاخود قیمەتی ئەو نەوتە ئەیات بە سۆمۆ یاخود ئەو 250,000 لە ڕێگەی سۆمەوە بڕات باش ئەمە خەیارەکانی حکوومەتی هەرێمی ئەی وەفدی حکوومەتی هەرێم ئێستا بۆچی ناگەڕێنەوە بەغداو حکوومەتی هەرێمی بەڕێزانیارەتی وا بڕیان نەبووگەڕێنەوە ئەو وەفدە دانیشتیان لەگەڵ لیژنەی مالیان کرد هەمووەزانین دواتر سەردانی هەندێک لەلایەنە سیاسیەکانیان کرد هەنی بەڕاستی وەفدەکە زۆر بەجددی ئیشان کردو ینی ئەبێ ئێمە واقعی بین بەجددی ئیشان کردو لەگەڵ هەموو خەڵبەزیدەکەی لەکوێدە لەبەروی ئەوەیان کردووە کە توانیانە لە پێشتریشە ئەو دوو بڕکەیە جێگیرکەن لەناو موازنەیە ینی لەناو بوجا ئەو دوو بڕگەیە جێگیرکردنی ئەنی ئەمە ئیشکردنی پێشتریان بووە دواتریشکی ئێستا ئەوان هاتوون مسرن ئەڵێن هەرێمی کوردستان لەوە زیاتر ناتوانێت بنێرێت لەوە زیاتریش ناتوانێت تەنها ئەو دوو خیارەی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانیش پێداگریەکەی ئەوانیش وەکو جارێکی ترڵم پێداگریەکەی ئەوانیش زۆر قورس و زۆر سەختە چونکە ئەوەی کە ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستانی داوا ئەکا ڕەنگە بۆ ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بم بارودۆخە دارایە زۆر خراپە قورس بێت نەتوانێت ئەمە بکە ڕەنگە کاتی بێت تا بتوانێت ئەتوانن کاتی بنێ یاخود خۆیان ئەو لایەنە سیاسیانە لەبەر خاتری کێ لەبەر خاتری موچەخۆرانی هەرێمی کوردستان لەبەر خاتری دانیشتوانی خەڵکی هەرێمی کوردستان وەسعێکی زۆر خراپی داراییان هەیە لەبەرەوە بێ لایەنە سیاسەکان بیت لە دانیشتوانی هەرێمی کوردستان بکەنەوە ئەمانیش ئەموەفدا کە ئێستا جارێک نەگەڕاونەتەوە ئەوان چاوەڕوانی ئەوان کە نزیک بێتەوە لە دەنگدان اینجا بگەڕێنەوە بەغدا ئەوەندەی من دەزانم دەبێت یعنی ئێستا واللهی ئێستا من نە لەگەڵ وەفدەکەم ناشتوانم بەناوی ئەوانەوە قسە بکەم بەس ئەوەندەی کە ئێمە ئاگادارین ئەوەندەی کە دانیشتمان لەگەڵا کردو ئەمە قسەکردنی ئەوانە ئەوان ئەڵێن ئێمە هەموو هۆڵێکی خۆمانمان ناوە هەتا ئاخر لەحظەش ئێمە مصڕین لەسەر ئەوەی کە ئێمە بەجددی ئەمە اینجا بابەتێکی تریش مهمە کە ئەوان ڕەنگە سیقەیان نەبێ بە هەرێمی کوردستان کە یا قیمەتەکە یاخود 250,000 بەرمیلەوتەکە لە ڕێگەی ئەو گرفتەشەیە چونکە لە پێشتریشە لەبەر من خۆکو خۆم لە 2014 ئەندامی پەرلەمان بووم هەموو ساڵێک پێش ئەوەی بوجە بێت دانیشت نەکرا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدرال ڕێکەوتنێکیانە کرد ڕێکەوتنەکە جێگیرەکرا لە ناو بەتایبەتی ئەتوانم بڵم بۆ کە 2015 و 2016 ئەوەندە کێشەمان نەبوو چونکە لە سەتا حەفدەکە جێگیرەکرا و تاوە بەڵام ئیتر لە 2000 بۆ موازنەی 2017 گەورەترین کێشەمان بۆ بوو کە ئیتر ئەوان بوجەی هەرێمی کوردستانیان هێنایە خوارەوە کردیان بە لە ئەو لەو کاتەوە کردیان لە 112.68 لەو کاتەوە هێنایە نەخوارە 2010 ئەوە بۆ هەر موازنە نەهاتە ناو پەرلەمانی عێراقەوە ئیتر هەموو ئەم کێشانە لەو کاتانە ئەوان ئەڵێن هەمیشە ئەم ڕێکەوتنە نەک هەر ئەوانە لێن من خۆشم ئێڵێم هەمیشە ئەم ڕێکەوتنە نەکراوە ڕێکەوتنەکان جێبەجێ نەکراوە يعني ئێستا تەنانەت منی شەڵم ئایا ئەو ڕێکەوتنەی ئێستا بەجددی دوای ئەتوانڕێ و پێویست جێبەجێ ینی خۆت متمانەت نییە کاری مەمجارش نەکەوە بە هەردوو لا ینی بە هەردوو حکوومەت وەکووتم ئێستا بە هەردوو حکوومەت نەک تەنها حکوومەتی حکوومەتێرێن متمانەت بەوەیە کە حکوومەتێرێن تەسلیم ئەوەندەی کە لەگەڵ یانە دانیشتوین سەیریکەم لەبەرەوەی ئەمە ئەم واقعەیە کە من ئەڵەم متمانەکە چۆنە ئەوان ئەڵێن جێگیری سەرۆکی حکوومەت کە هاتۆتە ناو پەرلەمان لەگەڵ پەرلەمانتارانە دانیشتووە وتوێتی من لەسەر ئەم وعدەی خۆم مەسئولم کە ئێمە 250,000 بەرمیل نەوت بە ڕۆژانە ئەنێرین یاخود قیمەتەکەی ئەنێرین یعنی ئیتر ئەوە
دوای ئەوە تۆ نازانی ینی ترەوە واقعەکە قسەی حکوومەتی هەرێمی کوردستانی گەیان و ئەو وەزیرانەشی کە لەگەڵیا بوون هەمویان هاتوون ئەمە بە تەواوەتی ئەوان ئەڵێن ئەمە تەسلیمەکرێت. بەس خۆت متمانەت هەیە نەک ئەوەیە من خۆم لە ئێستا مادەم ئەوەندە مسرن هیچ جارێک حکوومەتی هەرێمی کوردستان بەقەدەر ئەم جارە دانوستانی نەکردو بەقەدەر ئەم جارە تەحملی حزب سیاسیەکانی ئەوەی نەکردو تەحملی ئەو هەموو زۆر جار زۆر بە ناخۆشیش ڕەنگە تەعاملیان لەگەڵا کردبن بەڵام ئەمان هەر تەحملیان کردو لەبەرەوە یعنی ئەم واقعەیەشی کە جێگری سەرۆکی حکوومەت هاتۆتە ناو پەرلەمان و توێتی بنسا یعنی ئیتر لەبەرەوە هەستەکەیت کە واقعیەکی تایە ئەگەر ئەمە جێبەجێنەکە باش وەفدەکە دەسەڵات هەیە چکە زۆر ڕخن لەوە دەگیری کە مافدەی ڕۆژ بۆ وەفدا وەفدێکی بێدەسەڵاتە لەبەرەوەی کە نەقفڵی نەوتی پێ نەکریلەکەی پێە وانی ئەم قسانە هەمووی قسەکردنە چونکە باپات بەڵام ئەبێ ئێمە واقعی بین پارتی شوێکێتیش وەکو یەک ئەم حکوومەتیان بردۆ بەڕێوە چەندەهای ساڵە وەکو یەک دەسەڵاتیانە ڕەنگە ئەوان پارتی دەسەڵاتی زیاترە ئەزانین هەر لە ناو حکوومەت سەرۆکی هەرێم لەوە سەرۆکی حکوومەت لەوە ساڵە ئەو بۆریەنەوتانە و ئەو عەقدانە و زۆربەی زۆری کە کردویانە پارتی حسەی تەواوی هەیە لەما یعنی ئەو دەسەڵاتی ئەسەدی هەیە بەڵام لەگەڵەوە شایکێتی نیشتمانی کوردستانیش لەگەڵیانە بۆ ئێستا خۆی کاقوبات چەنەها جارتێتی من تەواوی سەلاحیەتم پێ ئێکە تەواوی سەلاحیەتی پێ بێ ئەمە ڕەنگە قسەی خەڵک بێ بکرێ ڕەنگە هەمیشە ئێمە وا بزانین ینی خەڵکی ئێمە وایە هەر ئەبێ پارتی دیموکراتی کوردستان لەبەردەمی شاشەکەیا بێ هەر بێ پارتی هەرێم پارتی قیادەی هەموو ئیشەکان بکات قسە شەو دەڵێن ئەگەر نیازی ڕێکەوتنیان هەبێ ڕەنگە کاقوباتیان نەکرد با بە سەرۆکی وەفدەکە ڕەنگە کاقوبات کەسێکی دیبلۆماسی تر بێ لەوان ڕەنگە کاقوبات هەندێک قسەش هەبێ لەوان شارەزاتر بێ لە دیبلۆماسی کارکردن کاقوبات خۆی کەسێکی ئەکادیمیە لە ئیشکردنەوە فعلەن بە جددی ئیش ئەکاوەکو خۆی یعنی ئەمانی تر لابەرە کاقوبات وەکو جێگری سەرۆکی حکوومەت ئیشەکە لەناو حکوومەتەیە ئیتر گەندەڵیەکانە ئیتر شتەکانی تر هەیە بابەتەکانی خارجیە بەڵام ئەو دۆکۆمنتانی کە لە بەردەمیاتی ئەو واقع ئیشەکە لەسەر مەسەلەکان یعنی ئەمە دیفاعکردن نییە بۆ شخصی خۆی کاقوبات بەس ئەوەندەی ئێمە بزانین بەو طریقەیە و ئیشەکە و هاتووشە خۆی ئەڵێ من سەلاحیەتی تەواوم پێ کابینی دەسەڵات لە لای منە تەواو ئیتر من بۆچی ئەڵێم وانە ئەمە ڕەنگە هەندێک بڵێ بلاکەس من تەسەورەکەم ئەو قوتێکی ئێستا ئەو هەیە دێتوانێت مواجهی هەموو ئەو لایەنانە بکە ڕەنگە حیزبێکی تر حیزب ئەساسەکە ئەو قوتە ڕەنگە خۆی مواجهەی پێ نەکرێ من تەسەورەکەم پێ نەکرێ لەبەرەوەی ئەگەر پێ بکرایی کرد باش ئەنی ئێستا گەر خوبات تاڵبانی بڕیار بدا وەکو سەرۆکیشان دەکەنەوە تەسلیم کە ینی پارتی دەسەڵاتی پێدەداتی پێیداوە خۆ بڵێن کلیلی بڵێن ئێستا دووسینەوت لای پارتی یاخود لەبەرەوەی ئەو ئەڵێ پێ خۆی ئەڵێ یعنی ئێستا من قسەیەک ئەەکەم ئێستا من و تۆ پێکەوە قساکەین تۆ پێمەڵی من سەلاحیەتی تەواوم هەیە من ئەمە ئەم ڕێکەوتنەی کە ئەیکەم بە سەلاحیەتی تەواو من ساحێبی ئەو ڕێکەوتنە تەواوی تر ئیتر ئەمە قسەکردنی خۆیەتی لەسەر مەسەلە ئیتر من تۆ یەکێکی تر ئەڵێوانە سەلاحیەتی نییە وڵات تەنها شکلیە من ئەڵێم نەخێت لەبەرەوەی من وەکو ئەنی هەردووکیان خاوەن بڕیار لە نەوتەکە چونکە ئێستا بازۆرێکی کە لە سەدای 11 نەوتەکە لە سنووری یەکێتیە کەمتر ینی پەرە پێدانی پێکراوە بەرهێنانی تێدا کراوە سنووری چونکە سەریکە ئێستاکە من باسی داهاتەکانەکەین ئەبێ داهاتەکان هەمووی بگەڕێتەوە چۆن لە حکوومەتی فیدراڵەڵەن هەم بۆیە هەموو ئەو داهاتە فیدراالیانە بگەڕێتەوە ناو خەزێنەی دەوڵەت ئێمەش لە هەرێمی کوردستانە ئەبێ هەموو داهاتەکان داهاتی نەوت و داهاتی خاڵە سنووریەکان بگەڕێتەوە من بەپێی قانونی پێدەڵم بگەڕێتەوە ناو خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئیتر ئایا لە هەندێک جێگا ناگەڕێتەوە هەندێک خاڵی سنووری تایبەتە بە هەندێک ئەشخاصەوە هەندێک خاڵێکی سنووری تاپۆکراوە لە سەر هەندێک کەسەوەیان نازانین بەڵام وەکو یاسایی ئەبێ وابێ ئەینا لە هەر جێگایەکی ئەم هەرێمی کوردستانە لە ١١ بێ لە ١ بێ ئەبێ هەمووی بچێتەوە ناو خەزێنەی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانەوە دابشکرێ بەسەر حاڵاتیان بەزەوە هەیە خاڵی سنووری تاپۆکراوێ لەسەر ئەڵێم ئەگەر کرابێ من ئەڵێم ئەگەر کرابێ نی بۆنمە کارمەندی حکوومەتی لێ نەبێم حاڵەتە هەیە وڵاهی ڕەنگە تۆ شارەزابی لەوە یعنی ئەمە هەرێمی کوردستان ئەمە دەوڵەتی عێراق و دەوڵەتی عێراق خۆمان نەزانین یعنی ئەگەر خاڵە سنووریەکانمان وەکو پێویست حکوومەت سەیطرەی هەبوایە بەسەریەوە بەڕاستی وەکو حکوومەت ئیشی لەسەر کردایە تەسەور مەکرد زۆر داهاتەکانیان باش وایە زۆر داهاتەکانیان باش وایە هەر ئەوە بیتوانایە ئەم هەرێمی پێبژایە باش بەس وەکۆی کە قسە هەبوو ئەگەر هەرێم و بەغداد ڕێک نەکەون مامەڵی ڕاستە خۆ لەگەڵ پارێزگەکان بکرێ هیچ شتێکی هەوا چەسپێنراوە
یاخود یەکێتی خۆی پێشتر باز لەورکان دەیزانیارێ بگوایە لەگەڵەوەدا شتیوە لە ئارەدا بوو هەتا ئێستا هیچ بابەتێکی وانە ڕەنگە ئێمە زانین کە ئێستا هاوپەیمانیەک دروست بووە ئەو هاوپەیمانێک کە لە 15 ئەندام پەرلەمان پێک هاتووە ئەوانە داواکاریان هەبوو لە پێشترا داواکاریان هەبوو کە مامەڵە ڕاستەخۆ لەگەڵ پارێزگاکانە بکرێ واتە حتا موچە خۆران هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان موچە خۆران ڕاستەخۆ لە حکوومەتی فیدراڵەوە دابشکرێ بەڵام ئەبێمەوەژە واقع بزانین ئایا ئەگەر دابشێکە ئەو چۆن موچە ئەنێرێ ئەگەر تۆ حکوومەتی هەرێم ڕێک نەکەی و واریداتی نەوت و خاڵە سنووریەکانی بۆ بنێرێ ئەی چۆن ئەو موچە ئەنێرێ یعنی خۆ ئەگەر خۆی بەبێ ئەوەی هیچ واریداتێکی هەرێمی کوردستانی بۆ بچێت خۆی موچە خۆران بنێرێ وەڵڵاهی ئەوە باشترین ئیشە ئەو دەستانەی خۆش بێ و ئێمەش مەمنونین ئەیوانە یعنی ئەگەرەوە هەبێ بەزۆکۆی کە بشاردە بۆ سلێمانی خۆی داهاتەکەی تەسلیم کە یاخود بڵێن پارێزگایەکی تر لە بەرامبەر بە پێی داهاتی کە لە لەم ڕۆژانە جێگری سەرۆکی حکوومەت ئەڵێ چونکە لە بەروی شارەزایە لەسەر پارێزگاکان ئەزانێت کە پارێزگاکان چەندێ داهاتیان هەیە ئایا ئەم داهاتە کیفایەتە بۆ ئەوەی کە بدرێ بە هەر جێگایەک و موچەی بۆ بێت ئەوەندەی بزانین بە تایبەتی سلێمانی داهاتەکەی ئەوەندە زۆر نییە تا بتوانێت باش بەس خۆڕەنگی خەڵک لە 2014 داهاتەکە ئەوەندەش نەو بەسەر ڕاستە خۆ مەسەلەن بودجێ پەرەپێدانی پارێزگا هات و سلێمانی ڕاستە خۆ ڕۆشتووە بۆ هەولێر پێشتر پێش یەگرتنەوەی حکوومەت پارەی سلێمانی بە فڕۆکەی ئەوانە جیابن خۆ پەیوەندی نەبووە ئەو پەرپێدانە ئێستاشە بۆی ئەبێ لە ناوچە خۆ پێشتر ئێمە نەوتمان پێش 2013 نەوتمان نەبوو عێراقەڵێن لە کاتی خۆیان تر نازانم ئەمان تا چەندێ ڕاست بێت داوا لە حکوومەت هەرێم کراوە پیان و تراوە ئێوەنەوە دەرمەهێنن مادەم یعنی بەم شێوەیە بمێنێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو هەر شوێن هەر محافەزەیەکی ئەم عێراقەکە موازنەیەکی هەیە و دابەشەکرێ بەسەریا دابش بکرێ بەسەر ئەم هەرێمی کوردستانە ئەو سانەوتیان ئەوەندە دەرنەهێنا ئەو کاتانە لەبەرەوە کە تۆ نەوتت نەفرۆشت بێ و وەکو ئێستا ڕێژەی نەوتەکە دیار نەبێ بە تەکیدی تۆ ئەو بوجێ خۆتت بۆ نێرێ بەڵام تۆ کاتێک کە نەوتت هەبێ و خاڵی سنووریت هەبێ و نەیگەڕێنیتەوە ئەو کاتە ئەویش بۆت نانێرێ چونکە ئێستا ئەوە کێشەی گەورەی لایەنە ئەندامانی پەرلەمانە لەناو پەرلەمانە لایەنە حیزبە سیاسی شیعەکانە کە ئەڵێ ئەوان داهاتی خۆیانیان هەیە داهاتی ناوخۆی خۆیانیان هەیە نەوت نانێرن داهاتە فیدراڵیەکان نانێرن لە کاتێکی شاد داوای ئەواکەن کە ئێمە بوجیان بۆ بنێرین یعنی ئەمەیەکە کێشەکەی دروست کردو ئەینا تۆ ئەگەر خۆت داهاتی ناوخۆت نەبێت و نەوت نەفرۆشیت بە تەکیدی واجبە لەسەر ئەو دەوڵەتە کە چۆن هەر محافەزەیەکی غێر نەوتی ئەم بوجی بۆ دانرێ بە هەمان شێوە بێ بۆ هەرێمی کوردستان بۆ چوونی خۆت ڕاستە خۆ ماوەڵەکەن لەگەڵ پارێزگەکەن یعنی وەکو پرۆژێکی یەکێتی نیشتیمانی نەبوو چونکە هەواڵێکیش بڵاو بۆ گوایە هەندێک پەرلەمانتاری ئێوە هەڕەشەی دەست لە کار کێشانەوەیان کردووە مامەڵە لەگەڵ بەغداد بکرێ بڵێن ئەمانە هیچی ڕاست نییە بە هیچ شێوەیەک هیچ ئەندام پەرلەمانێک ئێمە هەر ئەمڕۆ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان فراکسیۆنی یەکێتی بەیان ناممان دەکرێت ئەمانە هیچی ڕاست نییە قسەکردن ئێمە وەستاوین لەسەرەوەی کە حزب جارێ ئەوەیە کە ئەو دوو بڕگە ئەساسی کە وەکو حکوومەت چونکە ئێمە هەتا ئەم کاتە لە ناو حکوومەتین ئەمە بزانین حکوومەت بەرنامەکەی خۆی واتە ئەو ڕێکەوتنی کە کردوێتی لەگەڵ حکوومەتی فیدراڵا و کە لە ناو موازنەیە جێگیر کراوە ئەمە بابەتی ئەساسی هەتا ئێستا ئێمە وەکو حیزب بەڕسمی هیچ خیارێکی ترمان لە بەردەمان نەنێراوەتە بەردەمی ئێمە تا ئێمە بڵین وەڵام موافقەتی نیانە بەڵام هەتا ئێستا هەموو لایەنە سیاسەکان نەک هەروەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمومان ڕازین بەوەی کە ئەو دوو بڕگەیە وەکو خۆی بڕات سپاس دەکەم دواتەگرم بۆ لای بەڕێز مامۆستا یادگار ئەگەر گوێ لە دەنگی ئێمە سپاس دەکەین بوو بەرە درەنگ کاتینە لای بەڕێستان سەبارەت بە دۆسیەی نەوت پێدوایە ئەو سیناریوانەی کە ئێستا هەن چین و بەغداد و بڵین هەولێر لە کۆتاییدا لەسەر کام سیناریۆ بە بۆچوونی بەڕێزت دەگەنە ڕێکەوتن یاخود لێک دوورن بۆ ڕێکەوتن لەسەر نەوتەکە مامۆستا یادگار
ئەگەر دەدەن کێ سوپاس دەکەم بەڕێستان سەبارەت بە دۆسیینە و دوایە و سیناریوانەی کێستا هەم چین وە بەغداد و هەولێر لە کۆتایی لەسەرکام سیناریۆ بە بۆچوونی بەڕێزت لەگەنە ڕێکەوتنی یاخود لێکردنەوە بۆ ڕێکەوتن لەسەر نەوتن. سلااوتان لێ بێ نازانم گوێتان لە سەوتی منە یان گوێم لە سەوتیەوەیە. ئاگام لە بەرنامەکە نەبوو لە بیدایات، بەڵام چونکە نەمەویست ئەگەر ئاگام لێ بۆیان نەمەویستە شتانەی ڕێزانخان و توێتی دووبارەیەکەمەوە. دەبێتی سێ چوار سیناریۆ هەیە لە عێراق پێشکەشی کردووە بە ڕەسمی و بە ناڕەسمی لە کەوالیسی دانیشتنەکانیان یاخود مفاوەزاتەکانە، سیانیان لە یەک ئاراستە ئاسوڕێنەوە لە یەک دایرە ئاسوڕێنەوە کە فەرقێکی وای نیە. یەکێکیان ئەوەیە کە 250,000 بەرمیل نەوت بەهاکەی تەسلیم کرێ لە جیهان، یاخود 250,000 بەرمیل نەوت تەسلیم کرێ، و یاخود هەموو بەرهەمی نەوتی هەرێم تەسلیم کرێ لە جیهان و بڕی 180,000 بەرمیلی بگەڕێنرێتەوە بۆ مەصرفی کۆمپانیاکان. ئەمانە هەمووی گوێتان لێمە باشە. ئەگەر ئەم سیانەوە وتم هەرسێکیان لە یەک دایرە ئاسوڕێنەوە، چونکە 180,000 بەرمیلەکەش دیسانەوە 250 بۆ سۆماوچێت و ئەوکەی ترێمێنێتەوە. فەرقێکی وای نییە و هەرێمی کوردستان طبیعی بەو نرخەی کە سۆمۆی فرۆشە فەرقی هەیە، وەکو ئەزانین کە سۆمۆ بە نەوتەکەی خۆی بە نرخێکی زیاترە فرۆشیە، بەڵام ئەوشمان لە بیر نەچێ نەوتی کەرکووک لە چاو نەوتی بەسرا فەرقی هەیە. ئەگەر کوالەتی نەوتی کەرکووک دانین بۆ نەوتی هەرێمی کوردستان بە $1 کەمتر تقریبن لە هی بەسرا ئەفرۆشێ سۆمۆ. ئەمانە طبیعی لەو کاتە بە پێی ڕەشنووسەکەی کە تا ئیستا چوەتە پەرلەمان ئەوەیە کە کرێی گواستنەوەی ناو هەرێم لە ئەستۆی سۆمۆ بێ. ئەمە کارێکی باشە، کەواتە یعنی خەرجیەکانی هەمووی لێیە، کە خەرجیەکانی لێیە و خەرجی کۆمپانیاکانی لەو 180 بمێنێتەوە. ئەو سیانە هەرسێکیان یەکشتە. خاڵەکەی ترکە تۆزێ مەترسیدارە یاخود قورسە لەسەر هەرێمی کوردستان ئەوەیە کە نازانم ئایا بەڕاستنی داوا کراوەیان بەس وەزیری نەوت ڕایگەیانەوە کە یاخود پلانی هەیە لە مانگی دەوە تقریبا ئەمە چەند جارێ ڕایگەیانەوە بە چەند شێوازێکی جیاجیا کە داوای ئەوەکە کۆمپانیا دروستکرێت لە هەرێمی کوردستان ڕەبکرێتەوە بە سەرۆکایەتی هەرێم و وەزارەتی نەوتەوە. ئەمە وەکو کۆمپانیای نەوتی باکوور و ئەوانە دەورەویرە طبیعی وەختە دەورێکی وانامێنێتەوە بۆ وەزارەتی سامانە سروشتەکان ئەگەر نەشێوێت لە مەراحیلەکانی بیدایەتە بۆی نەچێتە سەریش دیسان ئەمە یعنی یەکێکە لەوانەی کە لە لاشعوری هەموو عێراقیەک یاخود سیاسەکانی عێراقیە هەیە کە پێی بگەن. لەبەر ئەوە کە خاڵێکی تریشیان ئەوەیە کە سەوتەکەی من زۆر دواکە قسەکانم تەواوکەم دوایە نازانم ئەگەر پرسیارێکە بوو چاوەڕێیەکەم. طبیعی بەوەی کە کۆمپانیایەک دروستکرێ یاخود و توێتی نەوتی هەرێمی کوردستان تێچووی زیاترەوە ئەبێ بوەستێنرێ یاخود دەبێ تێچۆکان کە باسی تێچووە کرێ، فعلا ئەمە ڕاستێکی تایە. وەزان ڕێزانخانیش لە بەشێکا باسی کرد کە ئەو نەوتەی لە هەرێمی کوردستان بەرهەمێن لێ بەشێکی زۆریەوە راپۆرتەکانی دیلۆی هەموو شاهیدی ئەوەن کە لەم ئەخیرا لە ساڵ 66 تەنها بۆ کۆمپانیاکان و گواستنەوە ئەچێ، گواستنەوەی ناو هەرێمی کوردستان و ناو تورکیا لە ساڵ 66.6 بۆ ئەو خەرجیانە ئەچێت ئەوەیە مێنێتەوە لە ساڵ بعضی قەرزوشتیش لێراوەتەوە لە کەمتر لە ساڵ 5 لە ساڵ 29 ماوەتەوە یاخود کەمتر لە ساڵ 30 ماوەتەوە. ئەمە ئەو خەرجیانن کە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق بەهانەیە و بەهانەکەشی ڕاستە لە ئەساسە ئاگەربیڵی و چەند ساڵ ئەمە پێشبینی کراوە و وژداری ئیراوە کە حکوومەتی عێراق بە 250,000 بەرمیلەوە ناوەستێ، بەڵکو سەقفی داواکارەکانی زیایەکە ئێمە بینین ڕۆژ بە ڕۆژ بەداخەوە هەرێمی کوردستان لە بەغا لاواسترە بێ و بەغاش لە کاتێکا کە هەرێم بەم شپرزەیی ناوماڵی خۆیەوە بەم شپرزەی لە گەندەڵیەوە ناڵێن لە بەغا گەندەڵی نییە، لەوانەیە لە بەغا گەندەڵیەکان چەند قاتی ئێرە بێ، بەڵام ئێمە نابێت چاومان لە گەندەڵیەکانی ئەوەیە بێ بۆیە چاکسازی لە ناو خۆمانان دەکەین. ئەمانە هەمووی بەرهەمی ئەوەیە کە نەمانتوانی و چاکسازیمان دواخستووە یا خۆمان مەشغوڵ کردو بە چاکسازی بچووکەوە، چاکسازیە
ئەساسیەکەمان نەکردو لە سەکتەری نەوتە تۆ بیکە من نایکەم تۆ بیکە یعنی ئەمە بەڕاستی بە هیچ شوێنێکمان ناگا و ڕۆژ بە ڕۆژ مووقیفی هەرێمی کوردستان زایفتر و لاوااسترە بێ هەمووی تەسلیم کات و سەوەشتای باتەوە هەموو یەک بژاردێرە لەم مەرحەلەی ئێستا هەرێمی کوردستانە لە بەرژەوەندیەتی ڕازی بێ کە بە شەرتێک شایستەی کۆمپانیا نەوتیەکان بتوان لێبیرێ ئەگەر لەگەڵەوەش من لەگەڵ تەسلیمکردنی هەموو سێکتەری نەوتانیم بەڵام ئەگەر لەگەڵ تەسلیمکردنی هەموو ئەو بەرهەمەی نەوت لە جیهانیش تەسلیم کرا حکوومەتی عێراق بچێتە ژێر ئەوەی کە شایستەی کۆمپانیاکان با قەرزەکان باتەوە هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان مالیەن لە بەرژەوەندیەتی لەبەرەوەی هەرێمی کوردستان نەزیفێکی زۆر هەیە لە تێچووی ئەو نەوتەی کە بەرهەمێنێ تەبیعی هەرو داتایانە چەند جاریش ئامادەمان ئاماژەمان پێ کردووە هەرو داتایانە هەرو ژمارانەی کە یەتەوە بووی ئەگەر ئیدارەیەکی باش و سەلیم بکرێن هەرو ڕقەمانە ئەنجامی جیاوازێ بێ چونکە ئەکرا ئەو خەرجیانەی کە لە گواستنەوە هەیە بخرایەتە ناو خەرجی کۆمپانیاکان جیان نەکرایەتەوە لە خەرجی کۆمپانیاکان وەختە سەقفی خەرجی کۆمپانیاکان تا لە ساعت چلی بەرهەمەکەی یاخود داهاتەکەیە لەوە زیاتر نابوو لە ساعت 60ەکەی بۆ تۆ گەڕایەوە بەلایانی کەمەوە لە ساعت 50 بۆ تۆ گەڕایەوە ئەمانە هەموو ڕێوشوێنن حکوومەتی ئەتوانێ و ئەیتوانی بیگرێتە بەر لە بیدایەتە حکوومەت هەرێمی کوردستان بە بازاڕکردنی نەوتی خست بووە ئەستۆی کۆمپانیا نەوتەکان لە بیدایەتە کە هیچ ئەزمونێکی نەبوو دوای ئەوەی کە زانی تۆزی ئەزمموی هەیە وەزارەتی سامانە سروشتەکان دامەزرا ئەمەی لە کۆمپانیاکان وەرگرتەوە خستی ئەستۆی خۆی بەڵام کە بینیمان بە جیاکردنەوەی وەخستنە ئەستۆی خۆی داهاتێکی زۆر زیاتر ڕۆشت یعنی ئەو پارەی کە لە بۆری هەرێمی کوردستان هاڕوا دووقات و نیوی ئەوەیە کە یا بە تورکیا لە کاتێکە هەمومان نەزانین مەسافەی ئەو بۆری کە لە ناو هەرێمی کوردستانە نیوەی ئەوەی ناو تورکیا نابێت ینی بە هەموو بنەماکان ئەبێ ئەو خەرجیانە کەم کرێت ئەم خەرجیانە خەرجی زەبەلاحن خەرجی زۆر گەورە ئەبێ چاکسازی تیا بکرێت تەبیعی ئەگەر بگەین ڕێکەوتن یان نەگەینە ڕێکەوتن لەگەڵ عێراقا ئەبێ چاکسازیەکان بکەین ئەبێ باشی بکەین ئەگەر باشی بکەین تەبیعی سەکتەی داهاتە ناوخۆیەکان سنوورەکان هەمووی کە وەکو چۆنەڵێ شەبەکەیەکی چاکسازی گەورەن و بەردەوامیش بن ئەبێ تا ئێستا ئەو ئیرادەیەمان بەداخەوەڵێم حکوومەت هەرێمی کوردستان وەکو ئەو وایە تۆ نەزیفت لێ بڕوا خۆت مەشغوڵکەی بە پەنجەیەکتەوە تۆ زێبرینار بووە بتەوێ ئەو پەنجەیە ببەستی لە کاتێکا تۆ لایەکت لێ بووە گەندەڵی و قاچاقچێکی لە هەموو بوارەکانە گەشت وەکو تەنافی چاڵجاڵەکەی هاتۆ هەموو شوێنێکی گرتووە ئەبێ دەست پێ بکەین بە جددی دەست پێ بکەین ئەمە لە چەند ساڵە بانکی نێودەوڵەتی پلانی یاوە هاوکارە لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستانە بۆ چاکسازی بکاوە ڕێگە و نەخشە ڕێگەی بۆ داناوە بۆچی لەسەر پشتێکی سەڵەڕوە بەم ڕۆژەی گەیانین یعنی دواخستن و دواخستنی چاکسازیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ وات لیاکە کێشەکانت کەڵەکەتر بێ ئیستا پێمانەڵێن ئەمە کەڵەکە بووی چەند ساڵێ لەمەوە پێشە بەڵێ کە ڕاستە کەڵەکەم بووی چەند ساڵێ لەمەوە پێشە بەڵام ئەوەش بزانین لە ئیدارەدانە لە ئیدارەدانێکی دروستە خێرا ئەتوانی کارەکان بکەیت ئەوە نییە 20 ساڵ لەمەوە پێش ئەوەی ئەتوانی بیکەی لە ماوەی 5 ساڵە یاخود بە 10 ساڵ توانی ئیستا تەکنیکی بەڕێوە بردن و شێوازی بەڕێوە بردننی مۆدیرن وای لێ هاتووە ئەتوانی زوو نەتیجە بی بەدەستەوە یعنی لەگەڵ ئەوەشا تاکید دەکەمەوە هەرێمی کوردستان یاخود توانایەکی مرۆیی باشی هەیە کەسانی شارەزای باشی هەیە بەس ئەوەیە بخرێتە سەر سیستەمێکی ڕاست و ڕەوا ئەو ئیرادە هەبێ کە ئەوەی چاو نەپۆشێ لە هیچ کەسێک لە کاتێکا کە گەندەڵیە کرێ من ئەگەر چاودێری نەبێ بەسەرەوە هەموو کەسێک لە شوێنی خۆی مۆزەفێکی بچووکیش ئەگەر بەیانیان کاڕوا ڕیجستەر نەکرێ ناوی نەنووسێت لە دایرەکە بزانێ غایبە یا غایب نییە دوای 2 ڕۆژەوەش گەندەڵێکە لە شوێنی خۆیەوە لەبەرەوە چاودێری زۆر مهمە حکوومەت هەرێمی کوردستان بەداخەوە ساڵ و شتێکە ئیدعای چاکسازیەکە یاخود پلانێکی چاکسازی و قانونێکی چاکسازی هەیە و بینیمان لە مانگی 5 بووە بزەمە هەڵە نەبم لە دوای ناوەڕاستی مانگی نیوەی ساڵی ڕابردووە بوو لە کۆبوونەوەیکی ئەنجومەنی وەزیرانە بڕیاریان مەلەفی قەرزەکان بن بە چاودێری دارایی دوای باش شتێکی باشە چاودێری دارایی پێ بچێتەوە بۆی بزانین ئەو قەرزانەی کراوە چۆن کراوە بۆچی کراوە ئایا ڕەوایەتی چەندێکە و ئایا
ڕێی خۆی لەسەر بڵێ بەلایانی کەمەوە ڕێی خۆی لەسەر بڵێەوە بڕیاریشی یا وەختە ئەنجومەنی وەزیران کە نەتیجەی ئەو دانیش ئەو ڕایەی چاودێری دارایی ئاشکراکە. بەڵام بەداخەوە نوسخەی دزە پێکراو کە کاوێتە میدیاکان سێرەکەی چاودێری دارایی دوای مانگێک دوای هاتوچۆکردنێکی زۆر لە نێوان ئەنجومەنی وەزیران و ئەم لایەنە پەیوەندیدارەکانە بۆ پرسیارکردن لەسەر ئەو تەفاسیلە یا ئەو ڕقەمانەی تەبیعی تەنها مەجموعەیە ڕقەم میراوە بە چاودێری داراییش بۆ ئەوی بتوانێت بڕیار بە جورئەتەوە تەقریرێکی دوور و درێژی نووسیوە و سێرەکەن لە نەتیجە حکوومەت ئامادە نەبووە هیچ زانیارێکی بابەت غێری ئەو زانیاریانە نەبێت باس کرا لە میدیاکانە ولا ئەلامە باس کرا ئەو نەقەرزارین لەوێ ئەو نەقەرزارین لەوێ ئەو نەقەرزارین کەواتە تۆ ئەگەر لە دوای چەندین ساڵ دوای 12 ساڵ ئەتەوێت دەورێک ببینە ڕۆڵێک بیتەوە بە چاودێری دارایی ئاوا ڕۆڵی پێ نایرێتەوە ئەبێت معلوماتی بیت کە تۆ تا ئیسا ئامادە نەبیت معلومات بی بە چاودێری دارایی کە دەستگایەکی شاری خۆتە و مەسئولە لەو مەسەلەی وەختون ڕێگەی پیاوە چی وێتێکم بۆ چاکتازکە بکرێت و ڕۆژی تر لە هەر شوێنێکی تر بێت بۆچی متمانەیەکم بۆ ژمارانەی کە ئەکرێ بۆچی ناتەوێت بۆ شارێت بۆ یعنی قسەکە لێرە زۆر جار ئەوتری ئەمانە هیچ کێشێکیانێ هیچ کێشێکیانی زۆر گرێبەستەکان لەلایەتەوە لەژێر فشتیان ئاشکرا کرد ئەگەر ئەم گرێبەستانە تەقان ئاساین و لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە یعنی چ حکمەتێکی تایە لە خەڵکی ئەشاریتەوە کاکە لە خەڵکی ئەشاریتەوە مشکلە نییە لە پەرلەمانتاری بۆ ئەشاریتەوە لەو دەستگایی کە پەرلەمان بە حکمی قانون بۆی هەیە ڕای خۆی دەربڕێەوە قسەی لەسەر بکەوە خۆی اعتراض پێ کردووە ئەی بۆ لەوێ شاریتەوە کەواتە ئینەیەک هەیە لە شتەکانە هەموو شتەکان وات لێکە ئەو قسانەی کە ئەوترێ ئەگەر بەڵگەشت لەگەڵانە بێ مادام بەڵگەکەی یعنی هەمووی گومانت بۆ دروستەکە ئەکرێ ڕاست بێت و کاتەی دژەکەی ئەسەرمێنێ ئەی لە قانونی شاوایە یعنی تۆ ئەگەر ئیدعایەکە کرێ پۆلیس دەبێ بە دوایە بچێت تا بیسەرمێنێ کە ئەمە وایە یاوان نییە ناکرێت کەسێک کە ئیدعایەکە کەم بەترسیەکەم لەسەرە پۆلیس بڵێ نا تۆ هەر ئیدعایەکی بەتاڵەکەی من هیچی ساعتی ناکەم تا کاتی سێرەکە کابرای جانی لە دەستاوە یاخود خەتەرەکەی هاتۆ بەسەرا بڵێ من ناکەم نەخێر ئەچێ بەدەمیەوە ئەگەر ڕاست نەبوو ئەو وەختە دوایەوە ئیجراعاتی لەگەڵاتا ئیستا لێرە لە هەرێمی کوردستانە ئەم قسانە هەمووی ئەکرێ کە ئێمە یەکەین یا خەڵکانی ترێکە هەر کەسێکەیکە دەربارەی گەندەڵی ئەبیندێ لەسەر جادە نەتیجەکەی بیندێ ئاوتی ڕۆشتێ ئەگەر کێشتیانێ بەڵام نەتیجەکەی ئەبینێ داهاتەکەی ناگەڕێتەوە لە کاتێکا کە نرخی نەوت بەرز بووە داهاتی بۆ نەگەڕاوەتەوە لە کاتێکا نرخی نەوتیش نزم بۆ داهاتێکی بۆ نەگەڕاوەتەوە کەواتە کێشە هەیە کێشەکە لەکوێ ئەبێ حەلیکەین ئەبێت جورئەتی ئەوەمان نەبێ دەستخی لەسەر برینەکان تەنها دەستخستنە سەر برینەکان کافی نییە ئەبێت چارەسەریشیکەین ئەبێت بیپێچین ئەفێر نەزیفەکە بوەستێنین ئەگەر نەزیفەکە نەوەستێنرا هەمومان تیاچین و ئەگەر زۆر جاریش ئەبینین ئەم دەستە کە ئەبێ ببڕێتەوە بێ ببڕیتەوە بۆ ئەوەی نەیاتە هەموو بەشەکانی تری لەش و هەموو کیانەکە بەجارێ لە ناو نەچێت مەترسی گەندەڵی لەسەر هەموو کیانەکەیە گەندەڵیە مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروستەکە لەسەر کیان و وجودی هەرێمی کوردستان دروستەکە شتێکی تر نییە. بەڵێ سوپاس دەکەم مامۆستای گەرگەڵاڵی کە لە بەرتانیەوە لەگەڵ مامی زۆر سوپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوونت ڕێزەخان کاتمان کەمەوە بەس سەبارەت بەوەی کە لەسەیت فشارێکەیە بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغداد لەلایەن ئێرانەوە لەلایەن ئەمریکاوە لەلایەن یوئێنەوە فشار هەیە بۆ لەسەر هەردوو لە بەتەکیدی لەبەرەوەی هەر بەوەی کە دوێنێ دانیشتیان کردووە لیژنەی مالی لەگەڵ سەرۆکوەزیرانە سەرۆکوەزیرانی عێراق یەکێک لەوەی کە داواکاریەکەیەوە بۆ کە هەوڵ بدرێت ئەو دووبڕگەی ئەو ڕێکەوتنەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵە کردێتی بڕوا لەبەر ئەوەی ئەگەر هەر کێشێکیشیان هەبێ لەگەڵ خودی حکوومەتا بەڵام هاوڵاتیانی هەرێمی کوردستان بارودۆخی داراییان زۆر خراپە ئەبێ ئێمە بیر لەوان بکەینەوە پێش ئەوەی بیر لەوە بکەینەوە کە هاوڵاتیان ماوە دەسەڵاتدارانی هەرێم وەڵڵاهی ئەوە خۆمانێ زانین یعنی ئەگەر واقعی بین نەخێر ئەو هیچ ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر بیری لەلای هاوڵاتی بواە ئەگەر بیری لەوە بواە هاوڵاتی ناگەیانە ئەم مەرحەلەیە نەیەگەیانە ئەو مەرحەلەیە لە ئێستاشە کە وەزعی خراپە بیر لەوە بکاتەوە لە جیاتی بیر لەوە بکاتەوە چاکسازی لە خۆیان بکە ئەیهێنێ بە خەڵک ئەڵێ ئەوە ئێمە ئێستا هەرێمەکەمان لە خەتەرایە ئەوە تورکیا داگیرمانەکات تۆپبارانمانەکە ئەوە ئێران تۆپبارانمانەکە ئەوە حکوومەتی فیدراڵیە دەستەگرێ بە سەر کێڵگەنەوتەکانمانە ئاوا خەڵک
ئاوا ئەوێ عاتفی خەڵک بەلای خۆیان ڕاکێشە بەڵا پێش هەموو شتێک تۆ ئەبێ خۆی بیرکاتەوە ئەوێ لە بمێنێتەوە ئەم بە تایبەتی ئەم حیزبە ئەساسیانە ئەیانێ بمێنەوە لە ناوم هەرێمی کوردستانە و بە خزمەتە بێننەوە هیچ حیزبێک چرێ قووەت و بەڵام داگیرکاری و هەرچیەکی هەبێ بەرامبەر بە خەڵکەکەی بەڵام لە ئەخیرە ئەگەر ئێمە بینیومانە ینی بەداخەوە کە من حەز ناکەم ڕۆژێک لە ڕۆژان شتێکی وا بەرامبەر حکوومەتی هەرێم بێ ئەو خودی لەناو خۆتا تۆ ئیفۆتێنی ئێمە بینیمانە لە پێشترا لەناو ئەم عێراقی کە حیزبی بەعز هەبووە لەناو ئەم عێراقەیە چۆن تەعاملی کردووە لەگەڵ خەڵکەکەیە قووەتی گەورەی بەڵام لە ئەخیرا ئەوە بوو کە لەبەرەوەی کەسێکی دیکتاتۆر بوو دەوڵەتەکەی وا لێ کرد هەتا ئێسش دەوڵەتەکە نەهاتۆتەوە سەرخۆی لەبەرەوە ئەوە بە قووەت ڕوخێنرا بەڵام ئێمە تەمەن ناکەین هیچ ڕۆژێک لە ڕۆژان ئەم هەرێمی کوردستانە هیچ ناخۆشیەکی بەسەر نایە چونکە ئەم هەرێمە بە خوێنی شەهیدان بە خەڵک ئەم خەڵکێکە لەناو ئەم هەرێمی کوردستانەوەی کە ئێستا باز لەوانکە ئینتیمای بۆ هەرێم هەبێ خۆی لەسەرداناوە لەسەرم هەرێمی شەهیدانیش نەکرد نەنە باسی لەوە ئەکەین بەڵام ئەوان خیانەتیان لە هەمووەمانە کردووە لە مناڵێک کردووە کە ئێستا لە ناوم هەرێمەیان نەتوانێت دایکەکەی شیرێکی بۆ بکڕێ یعنی بەداخەوە خۆزگەم یەک ڕۆژ لە ڕۆژان هەموو ئەوانەی کە ئێستاوەتان لەناو ئەو دەسەڵاتەیە ئەم حکوومەتان بەڕێوە ئەبن بەهاتنایە بەس تەلەفۆنەکانیان بکردایەتەوە بیانزانایە ئەو خەڵکە چۆنەژی بیانزانایە ئەو خەڵکە چنێ معاناتی هەیە ڕاستەیەمە ڕەنگە بڵین لە هەولێر خەڵق قسە ناکا لە دووە خەڵق قسە ناکە بەڵام هەمووی معاناتی هەیە وەکو یەک هەمووی بێزارە وەزعێکی خراپی هەیە بەڵام ئەبێ بیری لێ بکاتەوە ئەبێ بە قسەکردن نابێ بە عاتیفە نابێ بڵێ ئەو بردومان مەکایەت ئەم گرێ کێ هێناوێتەوە ناو ئەم خاکەوە کێ وای لێ کردو ئەو بتوانێت ئەو سەیطرەیە هەبێ لە ناو هەرێمەکەی منە بەڕاستی ئەڵێم ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە بە قووەت بووە نەیەشتۆ داعش نزیکی بکەوێ ئەم هەموو شەهیدەمان ناوە ئێمە ئێستا زۆر بە ئاسانی دەرگاکەی کردوتەوە بۆ دەوڵەتێکی وەکو تورکیا بە ئاسانی هاتۆ لەسەر سنوورەکان و نەک سنوورەکان هاتۆتە ناو هەرێمی کوردستانەوە پێگەی خۆی جێگیر کردووە ئەمانە چین بێدەنگبوونی حکوومەتی فیدرال لەسەر ئەم مەسەلەیە یعنی باس لە چیەکەم ئەمانە هەموو ئەوانن کە ئێمە خۆمانوەمان لە هەرێمەکەمان کردەوە کەسێکی تر نییە بەس سەبارەت بە ئەوەی کە لەگەڵ بەغداش ڕێک نەکەون پێ دوایە هیچ بژاردەیەکێ بۆ هەرێم یاخود تەرۆک و پێشتر ئێمە نامانەوێت لە ئێستا هیچ بابەتێکی تر بڵێن چونکە بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان ئێستا هەمویان چاوەڕوانی ئەوەن کە ئایا ئەم ڕێکەوتنە ئەبێ یاخود نابێ ئەو دوای بابێکی ترە چونکە هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان مصرە لەسەرەوە بۆ حکوومەتی فیدرالیش مصرە لەسەرەوە دەوڵەتاوە کۆڵان دەوڵەتاریکە UN هەموو ئەمانە ئەیانەوێت تەبانەیانەوێت ئەم دوو حکوومەتە لە بەروی بەڕاستی ئەگەر هاتو حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دوو بەرگەیە نەڕۆی وەکو خۆی حکوومەتی هەرێمی کوردستانی جوتی من لەو بەرگەیە زیاتر قبول ناکەم ئەوەی کە زەرمەندە هاوڵاتیانە ینی ئایا چۆن ئەو لە ئێستاە بە سێمان بە دوومان بەو هەموو لێ بڕینەوە ئێ ئەو کاتە خەڵکی هەرێمی کوردستان چی ئەکات ینی جارێکی تر نامانەوە نەخۆ پیشاندان کە باز دەکەن بژاردانەی چاکسازێکت بینیوە چاکسازی سری کێمە یاخوتر گەندەڵی زیاتر چاکسازیەکان باز چاکسازی وەکو هەر ئەو برابەڕێزەش قسەی لەسەر کرد چاکسازی زۆر ئاسانە گەر بیانەوێ بکرێ چاکسازی زۆر ئاسانەکرێ چکە یەکەم کەس بێ لە خۆیانەوە دەست لە حیزبەکانی خۆیانەوە ئەو حیزبانەی کە ئەوەتان لەناو ئەو حکوومەتە ئەبێ خۆیان ئەو سەرۆکی حکوومەتە پێش هەموو شتێک دەسەڵاتی حیزب بکەم کاتەوە ئەتوانێ بیکە ئەوە ئەساسە ئایا ئەتوانێ بیکە ئەمانەیە چاکسازی زۆر ئاسانەوە کووتمانەی توانی ئەوەندەی کە بیری کردوتەوە خزمەتی ئەو شەریکان نەبکات ئەو هەموو پارەیە با بۆ شەریکانە کە نازانین ئایا شەریکەکان کێ مستەفیدە حزب سیاسیەکان تیایە مستەفیدن لەو شەریکاتانە چکە شەریکاتە وەکوتم هەرێمی کوردستان تیایە مستەفید نییە دەبا ئەو دەسەڵاتی خۆی هەنێک لەو ئیسیفادەی کە لەنەوەیەکەوە هەتا ئێستا ئەم هەرێمە خزمەت بەوانەکە خزمەت بۆ حیزبانەکە کە هەمویان باشترین مەکانات باشترین خۆشترین ژیان بۆ نەوەنەوەکانیان ئەوانەی کە لە حیزبا بوون ئەوانەی کە ئێستا هاتوونەتە دەرەوە لە حکوومەتە لە دەسەڵاتە هەموو شتێکیان دەستکەوتەوە ئێستا کاتی ئەوەیە کە ئەوانیش یەک تۆز غیرەت و زەمیر کە خزمەتی حکوومەتە بکەن دوا پرسیارم زۆر بە کورتی پێشبین دەکرێت کەی بودجەکە پەسەند بکرێت وا تەسەور ئەکرێت چون لە هەفتەی داهاتوە بێ ڕەنگە لە شەمەیە بەڵێ زۆر سپاس بۆ ڕێزان شێخ دلێ لە ناوی پەرلەمانی عێراق سپاس دەکەم کە لەگەڵمان بووی هەر زۆر سپاس بۆ یادگار سدیق ماستەر لە بەڕێوەبوونی نەوتوخاست کە لە بەریتانیاوە لەگەڵمان بووی سپاس بۆ بینێرەوە سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ